مانۆڕەکانی کۆماری ئیسلامی بۆ دەربازبوون لە قەیران. ڕێکەوتنامەی 25 ساڵەی ئێران و چین و هەڵوێستی ئامریکا لە پەیوەند لەگەڵ بەرجام لە زمرەی گرنگترین هەواڵەکانی حوتەی ڕابردوو بوون. ڕێکەوتنامەی کۆماری ئیسلامی لەگەڵ دەوڵەتی چین لەگەڵ کۆمەڵێک پرسیار و ڕەخنەی بێوەڵام ڕوبەڕوو بووەتەوە. شەفاف نەبوون، گرتنەبەری سیاسەتی دوور لە چاوی خەڵک و لە پشت دەرگای داخرا و لەناو کۆماری ئیسلامیدا بابەتێکی جێکەوتوو ئاساییە، تەنانەت ئەگەر ئەم سیاسەتە بە شێوەی ڕاستەوخۆ لەسەر ژیانی ئەمڕۆ و سبەینەی خەڵک کاریگەری دابنێت. بەڵام ئەم نهێنی کاریە لەو ترس و نیگەرانیەوە سەرچاوە دەگرێت کە ڕژیم لە کاردانەوە و ناڕەزایەتی خەڵک هەیەی. سیاسەتی گرانکردنی بنزین و بەڕێوەبردنی شەوانی ئەم سیاسەتە لە مانگی خەزەڵوەری ساڵی 1390 هەتاوی تەنها نمونەیەک بوو. لە ڕاستیدا ئەوەی کە لە خەڵک نەشاردرێتەوە و شەفاف و ئاشکرایە سیاسەتی سەرکوتی ناڕەزایەتی و پێشێلکردنی ماف و ئازادیە سەرەتایەکانی خەڵکە. واژۆی ڕێکەوتنامە لەگەڵ چین و نیشاندانی ئامادەبوون بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنامەی بەرجام لەگەڵ ئامریکا کە ڕژیم سەبارەت بە هەردووکیان دەستی داوەتە نهێنی کاری دووبەری سیاسەتێکی واحدن. ئەم سیاسەتەش هیچ شتێک نییە بێجگە لە هەوڵی کۆماری ئیسلامی بۆ خۆ دەربازکردن لە قەیران لە ڕێگەی دیپلۆماسی پشتی پەردەوە. ڕێکەوتنامەی کۆماری ئیسلامی لەگەڵ دەوڵەتی چین بەدەر لە شاراوە هێشتنەوەی ناوەرۆکەکەی لە هەمان حاڵدا پەیامێکە بۆ ئامریکا کە لە هەڵوەشانەوەی گەمارۆکاندا پەلە بکات، ئەگینا ئەژدیهای زەرد لە ڕێدایە. بەڵام لە ڕاستیدا لە دنیای سیاسەتی دەوڵەتەکاندا ئەوە هاوسەنگی هێزە کە چارەنووسی دیپلۆماسی دیاریەکات، نەک پێچەوانەکەی. کاتێک کۆماری ئیسلامی لە لاواسترین بارودۆخی خۆیدا لەگەڵ دوو زلهێزی وەک چین و ئامریکا دەست ئەداتە معاملە، ئاشکرایە کە باسکردن لە سیاسەتی براوە فری و کارانە و گاڵتەجاڕیە. تا ئەو جێگایی کە پەیوەندی بەلایەنی کۆماری ئیسلامی ئەم دانوستانە هەیە، ئەم ڕژیمە ناچارە بۆ چوونە دەرەوە لە قەیران بە هەردوو لایەنی ئامریکایی و چینی پوانی بە نرخ بدات. کەوابوو کۆماری ئیسلامی لەم کایە دیپلۆماتیکەدا ئەویش ئەگەر سەر بگرێ بە هەردوو گلات دەیدۆڕێنێ. خاڵی سەرەکی ئەوەیە کە هەزینەی ئەم دۆڕاندنە لەسەر حیسابی ئەمڕۆ و سبەینی کرێکاران و زۆربەی خەڵکی ئێرانە. بەڵام سیاسەتمەدارانی چینی بەباشی ئەزانن کە کۆماری ئیسلامی کەوتووەتە بەر نەفرەتی زۆربەی خەڵکی ئێرانەوە و ئاگاداری ئاخێزەکانی ساڵانی ڕابردووی ئێرانن. ئەوان ئەزانن کە ڕژیمێکی داڕماوی وەک کۆماری ئیسلامی ئەوەندە سەقامگیر نییە کە سەرمایی وردبینی چینی بێباکانە ریسکی سەرمایە گوزاری سەدان ملیار دۆلاری لە ئێران قبول بکات. هەر بۆیە واژۆکردنی ڕێکەوتنامەی هاوکاری هەتا بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی 400 ملیار دۆلاری سەرمایە گوزاری چینی لە ئێران مەودایەکی دوور و درێژیان لە نێواندایە. هەروەها دەوڵەتی چین بەباشی لە هەستیاربوونی پێگەی استراتیژیکی ئێران بۆ دەوڵەتی ئامریکا و هاوپەیمانانی ڕۆژاوای ئاگدارە. لە حاڵێکدا کە قەبارەی معاملاتی بازرگانی نێوان چین و ئامریکا چەندین بەرابەری معاملاتی بازرگانی ئەم وڵاتەیە لەگەڵ ئێران، لە حاڵێکدا کە دەوڵەتی چین پانتایی جیهانی پەیوەندی خۆی لەگەڵ ئامریکا بە وردی لەژێر چاودێریدایە، بە ئاسانی دەست ناداتە معاملەیەک کە زەربە لە پەیوەندی درێژماوەی نێوان چین و ئامریکا بدات. ئەگەر دەوڵەتی چین بە خەیاڵی ئاسوودەوە ئەتوانێت دەست بۆ سەرچاوی سەروەت و هێزی کاری هەرزانی ئافریقا بەرێ، باش ئەزانێت کە بەکردەوە دەرهێنانی وەها سیاسەتێک لە چوارچێوەی بەرژەوەندی استراتیژیکی ئامریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کارێکی ئاسان نییە. کەوابوو ئەم ڕێکەوتنامە 25 ساڵەیەش بۆ دەوڵەتی چین هیچ شتێک نییە بێجگە لە ئامرازێک بۆ سات و سەوداکردن لەگەڵ دەوڵەتی ئامریکا. لە دەستپێکی دەورەی گەمارۆکانی ئامریکا دش بە کۆماری ئیسلامی هەتا ئێستا هەر بەم هۆکارە هیچ کام لە دەوڵەتانی چین و رووسیا یارمەتی کۆماری ئیسلامیان نەداوە. لە پەیوەند لەگەڵ لایەنی ئامریکاییش داستان هەر بەم شێوەیەیە. دەوڵەتی جۆ بایدن لە بارودۆخی دژواری کۆماری ئیسلامی ئاگدارە. لە هەمان حاڵدا ئەشزانێک کە قەیرانی ئابووری و سیاسەتی کۆماری ئیسلامی تەنها لە ڕێگەی معاملە لەگەڵ چین چارەسەر نابێت و ڕژیمی ئیسلامی پێویستی بەڕێکەوتن لەگەڵ ئامریکا و یەکێتی ئوروپا هەیە. هەروەها نایهەوێ ئەو دەرفەتانەی کە دەوڵەتی ترامپ بۆ دەوڵەتی نوێی پێکهێناوە لە پێناو وەدەستهێنانی پوان لە کۆماری ئیسلامی لەدەستی بات. کەوابوو ئاشکرایە لەم بوارەشدا کۆماری ئیسلامی چارەیەکی بێجگە لە سازش نییە و دیپلۆماسی ئامریکا هەوڵەدات کە ئەم سازشە بۆ ڕژیمی ئێران قابلی هەزم بکات. تەنانەت ڕێگەی پێدات ئەم سازانە لە ژێر ناوی
بێناوەرۆکی سازشی قارەمانانە دەرخواردی خەڵک بدات. ئەوەی کە لەم ڕۆژەدا ئۆپۆزیسیۆنی ناسیۆنالیستی ئێران بە بۆنەی واژوێی ڕێکەوتنامەی دەوڵەتی چین لەگەڵ کۆماری ئیسلامی بە ناوی پێشێلکردنی دەسەڵاتی نەتەوەیی و بەتاڵانچوونی سەروەتی ئێران تازیەبارە، هیچ پەیوەندیەکی بە بەرژەوەندی خەڵکی ئێرانەوە نییە. مافەکانی خەڵکی ئێران یەکجار بەر لە واژۆکرانی ئەم ڕێکەوتنامە لەلایەن هەر ئەم ڕژیمەوە پێشێل کرابوون. دەسەڵاتی خەڵک بەسەر چارەنووسیان بەردەوام لەلایەن هەرم ڕژیمەوە زەوت کراوە. سەروەتی سروشتی ئەم وڵاتە دەمێکە لەلایەن هەرم ڕژیمەوە بەتاڵان دەبرێ. شیرەی گیانی چینی کرێکاری ئێران لەلایەن ئەم ڕژیمەوە و نیزامێک کە دەیپارێزێ دەمێکە دەمژرێ. کەوابوو ڕزگاری ئەم کۆمەلگایە لەو نەهامەتیانی کە تێیدا گرفتار بووە تەنیا لە ڕێگەی ڕوخاندنی شۆڕژگێڕانی ئەم ڕژیمەوە دێتە دی. لە ڕوانگەی بەرژەوەندی چینی کرێکار و جەماوەری بێبەشی ئەم کۆمەلگایە بۆ جەماوەرێک کە پتر لە 40 ساڵ دەسەڵاتی ئەم ڕژیمە هیچ دەستکەوتێکی بێجگە لە هەژاری و دواکەوتوی ئابووری، زەوتکردنی سەرەتاییترین ماف و ئازادیە ئینسانیەکان، ئێعتیاد، لەشفرۆشی و گەلێک ئازاری کۆمەڵایەتی دیکە نەبووە، هەموو جۆرە گرێبەست یان ڕێکەوتنێک بە هەر شێوازێک و لەلایەن هەر دەوڵەتێکەوە کە یارمەتیدەری مانەوەی کۆماری ئیسلامی بێت ڕەتکراوەیە. لەم ڕوانگەوە ئەم جۆرە گرێبەستانە لەگەڵ دەوڵەتی چین بێت یان رووسیا، لەگەڵ ئامریکا بێت یان یەکێتی ئوروپا، لە هەمان حاڵدا کە بەرژەوەندی چەوسێنەرانە و تاڵانکەرانەی ئەم دەوڵەتانەدا بین دەکات دژ بە بەرژەوەند و قازانجی ئەمڕۆ و سبەینی جەماوەری ستەملێکرا و بێبەشی ئێرانە.